سوپای عێراق ئۆپەراسیۆنێکی نوێی سەربازی بۆ پاکردنەوەی دورگەکانی ناوچەی کانۆس لە پاشماوەکانی گروپە چەکدارەکانی داعش ئەنجامدا. دورگەکانی کانۆس کۆمەڵک دورگەی بچووکن لەسەر ڕووباری دجلە و لە نزیک گوندی کانۆس لە باشووری موسڵ. ئەو ناوچەیە لەلایەن چەکدارانی داعش وەک ناوەندی دابەشکردنی ئەو چەکدارانەیان کە لە سووریاوە دەهاتن بەکار دەهێنا. هەروەها چەکدارەکان ئەو ناوچەیە وەک حەشارگەیەکی ئارام بۆ خۆیان و پەناگەیەک بە سوودوەرگرتن لە چڕی دار و دەوەن بەکاردەهێنا. لیوا ئیسماعیل ئەلمەحلاوی فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی نینەوە ڕایگەیان بە هاوبەشی چەندێکەیەکی هێزەکانی عێراقی ئۆپەراسیۆنەکەمان ئەنجام داوە. ئەمڕۆ دەستمان کرد بەو ئۆپەراسیۆنە لە دورگەکانی کانۆس بۆ پاکردنەوەی ئەو ناوچانە لە تیرۆریستانی داعش کە دار و دەوەنی ئەو ناوچەیان بەکاردێنا بۆ خۆحەشاردان و هێرشکردنە سەرگوندەکانی دەوروبەر. هەروەها ئەلمەحلاوی ڕایدەگەیەنێت ئێمە خۆمان بۆ ئۆپەراسیۆنێکی گەورە ئامادە کردبوو، بەڵام داعش لە ناوچەکە بوونی نەماوە و هەموو ئەو دارودەوەن و حەشارگانەی کە داعش بۆ خۆحەشاردان بەکاری دەهێنان لە ناومان بردن. ئۆپەراسیۆنێکی فراوانمان ئەنجامدا بە هەوڵێکی گەورەوە هاتین، بەڵام داعش بوونیان لە ناوچەکە نەماوە. ئێمە هەموو دارودەوەنەیە کە داعش بەکاری دەهێنێت بۆ خۆحەشاردان و خۆشاردنەوە لای دەبین. لە 19 ئەلوولەوە ئۆپەراسیۆنە سەربازیەکان لەلایەن سوپای عێراق و هێزە هاوبەشەکان دەستی پێکرد کەچی دوای چەند ڕۆژێک لە دەستپێکی ئۆپەراسیۆنەکە هێزەکانی سوپای عێراق و پۆلیس بەبێ ئەوەی ئامانجەکان لە پاکردنەوەی دورگەکانی ئەو ناوچانە بەدەست بێنن پاشەکشیان کرد. بەڵام وەک فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی نینەوا گوتی ئەم جارە داعش هیچ بوونێکی لەو ناوچانە نەماوە. ئاراد جەلال، کوردستان 24.